بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، لەباسی جوڵە و وەرزش و سەرفکردنی تاقەین، لەباسی گۆڕانکاری و جوڵەی ماسوولکەین، لەباسی هەستان و دانیشتن و گۆڕینی پۆزیشن و قۆناغەکانین. لەمڕۆ ئینشاءڵڵا لەموانەیە باسێکی نوێژەکەین. ئەگەر جەنابتان لەیادتان مابێ باسی نووری دیدەمان کردووە، بۆ معنایی کە ئەمە نوێژ قوڕەت الئەعیونە و بیلبیلی چاوە و شوێنی ئاسوودەی ڕۆح و ئارامی دڵەکانە، بەڵام لێرەنەیە باسێکی لایەنە طبێکەکەین. بزانین چۆن وەرزشە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوو بە یەکێک لە سەبابەکان کە خوای گەورە تەندروستی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێپاراست و ڕۆژوو چ جیاوازەیەکی هەیە لەگەڵ تەمرینەکانی ڕۆژانەیە. بەڵێ گەورەترین شت لە نوێژە خۆشەویستەکانم ئەوەیە کە نوێژ بەردەوامی تایە و ئەحەب الئەعمالی إلی الله ئەدوەمها وئین قەلەت. ئێمە زۆر جار کە وەرزشەکەین، وەرزشەکانمان چڕ و پڕ نییە، با چڕ و پڕ بێ لە کاتێکە دوایی لی خاوە بینەوە ساڵێک تر ناچینەوە سەر وەرزشە. ئەمڕۆ یاری ئاسنەکەین، بەیانیە چین، ساحە و مەیدانەکەین، دوو ڕۆژ توێشین یاری تۆپێنەکەین، سێ ڕۆژی ترشین یاریەکی تر ئەکەین. ئەمانە هەمی بیرمانەچێتەوە بەردەوام نین لەسەری. بەڵام چاکترین وەرزشی بەردەوامە، چاکترین کاریش کاری بەردەوامە. نوێژ گەورەیەکی لەوەدایە بە ناچاری ئەبێ بەردەوام بی لەسەری. بۆیە ئینسان ئەو ئیسفادەیی کە لە نوێژی کە لە خاڵەکانی تر نایکە، لەبەرچی لەبەرەوەی کە بڵێ جوڵەکانی قورس نین، مادوود ناکە، عەرەقت پێ ناکاتەوە، بەڵام بەردەوامی تایە. خۆی گەورە کە باسی نوێژمان بۆەکە، خۆشەویستەکانم، باسی دوو نوێژێکی گەورەمان بۆەکە کە ئەبێت بە ضرورەت هەستین، بە ئیجباری هەستین، ئەویش نوێژی بەیانیان و نوێژی عەسرە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من صلى البردین دخل الجنة. هەر کەسێ نوێژی بەیانی نوێژی عەسر کات پێچێتە بەهەشتەوە. واتە ئیلحاح لەسەر بۆ، چونکە کە تۆ ڕیاضەش بۆ یەکێکە نووسیت، بەرنامی بۆ دانەی ئەڵی 12 سەعات جارێ، سوبحان الله، دیقەتی کاتەکانیان بە عەسر و نوێژی بەیانی تقریبا 12 سەعاتیان فەرقە. لەبەرەوە بە ئیجباری ئەبێ لەو دوو نوێژەیە حزورت هەبێ و نوێژەکانت بە مەزبوطی بکەیت، بۆ ئەوەی کە ئیدامە بە نوێژەکانت بی و ئیهمالیتیانەکەی و جەمعی نەکەیت و تەخیری نەکەی لە کاتی خۆت، بەڵکو فریای نوێژی مزگەوت و جەماعەت کەویت. بەڵێ خۆشەویستەکانم، نوێژ یەکێ لە ئیسفادە گەورەکانی ئەوەیە کە هەم عیبادەتە، هەم ڕیاضەیە. ڕیاضەکەش ڕیاضەی ڕۆحە، ڕیاضەی نەفس و ئاسوودەی و ئارامیە، ڕیاضەی عەقڵە، کە ئەمە بۆەوەی کە خەڵک پێڵێ یۆگا و بابەتە ڕۆحیەکانی تر پڕ نابێتەوە، چونکە ئینسان لە کاتی نوێژە هەموو جسمێ جوڵێ و هەمووشی بەرز و نزمەکە، هیچ شتێک نییە وەکو نوێژ. ئینسان بەم حەرەکاتانەی هەموو ماسوولکەی لەشی بجوڵێنێ و هەموو ئێسکی بخاتە کارەوە، لەو پەڕی جوڵەوە لە پەوڕوو لەسەر دەم بیخات و بیخاتە سوژدە، دوایی هەڵی سێنێتەوە دانیشێنێ لە تەحیاتە، دوایی لە نیوەی ڕێگەیە بیباتە ڕەکوع. واتە هەموو حرەکەکانی تایە، سوبحان الله، بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت بە هەموو حرەکەکان، بۆی کە ئەم ماسوولکەیە، ئەم لاشەیە ئەگەر نەجوڵان جامە بێ. زۆر جار کە دکتۆر نەخۆشی ئەمەلیاتەکات زوو پێڵێ جومگەکە بجوڵێنە، بڵێ دەستێشکاوە، بەڵام جومگەکەی سەر و خواری بجوڵێنە، با جام نەبێ، با نەبێ بە فرۆزن شۆڵدەر، با نەبێ بە جومگەیەکی بەست و مەفروزە بیجوڵێنی. نوێژ هەموو ئەم معنایانی تایە. بەڵێ نەخۆشیت ناچارە بێ بیکەی، ئەبێ هەستیت و ئەم وەرزشە بکەیت، ئەبێ هەستیت و ئەمە داوانە بجوڵێنی، بەڵام لە سنووری توانا و دەسەڵات و ئازارەکەی خۆتە، بەڵام نەکردنی نییە. بۆیە خۆشەویستەکانم، نوێژ بەڕاستی وامان لێیە کاکە کاتێک ئەچینە ڕکوعەوە سوورە جوڵەی خوێنە بێت، ئەچێ بۆ شوێ، ئەچێ بۆ مەعیدە، ئەچێ بۆ دوانزەگریەوە، ئەچێ بۆ ئەندامەکانی ناو سک، بۆ چونکە ئیستاکەینەوەیە پەردەی سک، دیواری سک لە ئەندامەکانی دوورەکەونەوە. بۆیە بۆوانەی کە ئازاری مەعیدەیان زۆرە یاخود ئازاری پشتیان زۆرە، نەسیحەتەکەین زۆرترین کات لە ڕکوعە بمێنەوە و خۆیان خاوکەنەوە، پشتیان لە فەقرات و لە ئێسکی سەر حەوزیان تۆزێ دوورخەنەوە، ئیستیرخاکن. بەو شێوەیە زۆر لە کێشەکان
مەچۆ کۆمەڵە ڕاضە بکەی کە دکتۆر بۆ دانێ لەگەڵ ڕێزمان بۆ ئەوانش بەڵام تەرکیزێ لەسەر ئەمە بێ من دڵنیام خی گەورە بەس بەمانە تەرکیزکە لەسەر ئەمە لە ڕکوعە زۆر بمێنەرەوە خی گەورە شفای ئازار و ناڕەحەتەکان تدا لە سوجودا زۆر بمێنەوە چونکە ئەوە کاتێکە کەیتر دڵ مسەیترە بەسەر مێشکە خوێن ئەجوڵێ مێشک زۆرترین خوێنی بۆچێ ئینسان لە خەڵەفاوی لە مێشک دواکەوتن لە دیمێنشیا لە مستەقبەلە پارێزراوە بێ بۆیە هەموو پۆزیشنەکان لە کاتی نوێژە سوبحانەڵڵا ئینسان تاقیەکاتەوە هەموو قۆناغەکانی تایە یەک بە یەک بە دوای یەکە هەتا وەکو ئەو کاتەی کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم وای فێرکردی نوێژەکانمان چۆن تۆ ڕاضەیەکەکەیت ئەگەر دیقەتی تەلەڤیزیۆن بن و دیقەتی ئەو کەسانە بن کە خەڵک فێری وەرشەکەن وەرشەکە بە شێوەیەکەکەن کە خەڵک لەگەڵیان نافێر بێ دانەوێ هەڵەسێتەوە ئەوەستێ لە قۆناغێکە قۆناغ بە قۆناغ بۆیە نوێژ ئەم معنایی تایە کاستایتەوە لە ڕکوع بێ بوەستی ئاوە پشتە ڕاستکەیتەوە کە چوویتە سجود ئەبێت تەواو لە سجودا بمێنیتەوە کاستایتەوە بێت تەواو بوەستیت و بمێنیتەوە واتە چەند ڕاضەکە و جوڵەکە مهمە ئیستیراحەی بینی جوڵەکەش مهمە هەرەوە نییە بڵێ وڵا ڕکوعم برد و سجدەم برد و تەواو نەخێر جوڵەی دوای ئەوەش ئەبێت بە مەزبوطی بکەی و بە مەزبوطی شتیا بمێنیتەوە بەڵێ ئایزەکانم نوێژ خەڵکی وازانێت تەسیری سلبی لەسەر جومگە و لەسەر عەزەڵات و لەسەر ئێسکی ئینسان بەجێڵێ بۆیە زۆر خەڵکەڵێن کاکە لەسەر ئەرز نوێژ مەکە هەستە کورسی دابنێ من ئەم مۆزوعە هیچ ئەسڵێکی طبی و علمی بۆ نەدۆزیوەتەوە سەراحەتەن بۆیە قەت بە نەخۆش ناڵێم کورسی بەکاربێنە چونکە واتای نوێژی تیانایەتە جێ ئەو کڕنۆش و ئەو سجود و ئەو خستنە سەر ئەرزەی بەرزترین ئەندامی خۆت کە ناو چاوان تو مێشکتە نایەتە جێ لێرانەیە بۆیە ضرورە ئینسانەکان بە پێی توانای خۆیان وازە کورسی بێنن و بەو شێوەیە کە ئەمریان پێکراوە نوێژەکانیان بکەن بەڵێ خۆشەویستەکانم بەحسمان هەیە مەقسی تەنها گیرفان نییە عولەمایان دۆزیویانەتەوە بەحسێ لە تایلاند کراوە لەسەر کۆمەڵێ خەڵکی موسڵمان لەگەڵ کۆمەڵێ خەڵکی بوزیە هاتوون بۆ ئەوەی کە بزانن ئیتیهابی جومگەی حەوزیان لە کامیانە زیاترە تەسەوڕەکەن لە کامیانە زیاتر بێ لە بوزیەکانە زیاتر لە بوزیەکانە دووقات ئیلتیهابی حەوزیان هەبوو وەک لە موسڵمانەکانە ماعیلم ئەمانە تەمەنیان هەیە و پیر بوون و دکتۆرەکەش پێڵێ کورسی بەکارمێنە کورسی بەکاربێنە و لەسەر ئەرز نوێژ مەکە لەگەڵ ئەمەشا سوبحانەڵڵا ئەبینیت ڕێژەی ئیلتیهابەکە لە ناو خەڵکەکەی ترا کە نوێژیان ناکرد زیاتر بوو بۆ چونکە نوێژ حاڵەتی ئیسترخاء بۆ ئینسان هەم لە ڕووی ڕۆحیەوە هەم لە ڕووی ماسوولکەوە هەم لە ڕووی جومگەکانەوە ئینسان لە وەزعیەتی کە ئەمێنێتەوە بەحسێکی ترمان هەیە کە کراوە لەسەر نوێژ لێک کاتا کە تۆ یەک ڕکات نوێژەکەی زانی چەند حرەکە و هەیە حەودانە حرەکە بە پێوە بۆ خوارەوە هەستەرەوە سوزدە بەرە بچۆ ڕکوع دوایی سەلام بەرەوە لێک کاتا تۆ حەودانە حرەکەکەیت ئەزانی لە ڕۆژێکا چەنەکە لە ڕۆژێکە 190 حرەکەکەیت دکتۆریش کە ڕاضی بۆ دانێ ئەڵێ 50 بەیانی 50 ئێوارە 60 بەیانی 60 ئێوارە ئێستا تۆ حەوت کەڕە حەڤە بەس جوڵەت هەیە خۆشەویستەکەم ئەوە لێ تێک نەچێ بەکەمیشی مەزانە لە ڕۆژێکا چەنەکە 190 ئەزانی ئەگەر لە 15 ساڵی و نوێژکی هێتاوەکو 69 ساڵی ئەکاتە چەند حرەکە ئەکاتە 2 ملیۆن جوڵە 2 ملیۆن جوڵەی منتەزەم لە کاتی جیاوازە بە بەردەوامی ئەزانی چیەکە بۆیە لاشەی ئینسانی موسڵمان حەق نییە جان بێ حەق نییە بە گەنجی و بە پاکی و بە فرێشی نەمێنێتەوە بەڵێ خۆشەویستەکانم حتى ئینسان سبحان الله کە لە سوجدە هەڵەسێتەوە و سەلامەیاتەوە لە کاتێکا سەلامەیتەوە بە ناچاری ئەبێ ماسوولکەکان و فەقەراتی ملیش بجۆڵێنی بە هەموو لایەکە ئەمەش بۆ خۆی یەکێکە لە گەورەیەکانی نوێژ ئەمەش بەحسی لەسەرە سبحان الله ئەوانەی کە تووشی ئۆئەیە بن تووشی سەوفانی ملیانە بن لە موسڵمانەکانە نیوەی ئەوانەیە کە نوێژ ناکەن و سەلام نادەنەوە جام پێم وایە کە موسڵمانەکانیش
بە تەندروستتر بیان توانایە سەلام بنەوە سەلامەکانی لە شوێنی خۆیان نەبوایە ئەم پێم وایە ئەو ڕێژە نیوەش لە ناو موسڵمانانە نابوو لەبەرەوە ئینسان بە ئیجباری لە کاتی نوێژە خۆشەویستەکانم هەموو حرەکەکانەکە و هەموو جوڵەکانەکات و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا لە کاتی پیری و لە کاتی تەمەنیا نەک هەر نوێژە فەرزەکان وازی لە سونەتەکانیش نەهێناوە لە زوحا و لە ویتر و لە شەو نوێژ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام بووە دەبی بووە لەسەر نوێژ و تەسیری گەورەی هەبووە لەسەر تەندروستی پێغەمبەری خوا حتا ئێستاش بیرە نورانەکانی خۆمان ببینن کە بە گۆچانی و بە چەماوەییان بۆ مزگەوت بزانە چەند پێستیان جوانە چەند ئێسکیان جوانە چەند سەحیحن چەند بە جوانی ڕێئەکەن لەگەڵەوەشا ڕاکەڕاک و وەرزش و کۆمەڵە شتیان لە ژیانی خۆشیانە نەزانیوە بەڵێ ماندوو بوون لە ژیانە بەڵێ کۆڵیان بە کۆڵەوە بووە لێشیان ساغ بێ و خۆی گەورە تەمەنیان لەسەر خێر بۆ ئێمە درێژکە بەڵام لەگەڵەوەشا سوبحان الله بینیت چونکە لەسەر نوێژ و لەسەر شەو نوێژ و عیبادەتەکان بەردەوام بوون خی گەورە لاشی بۆ هێشتوونەتەوە نوێژیش تەنها بەخۆیەوە ناوەستێ ناچار تەکا بچیت تارات بگری ناچار تەکا بچیت دەستنوێژ بگری جوڵە و حرەکاتی تری لەگەڵا بکەی بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئەخیرا فەرمێ في الإنسان 36 مفصل ئەفەرمێت لە ئینسانە 360 جونگە هەیە عیلم تازە دۆزیوێتەوە لە ئینسانە 360 جونگە هەیە ئەو چێ بوو بە محەممەدی وت لە ئینسانە 360 جونگە هەیە بڕۆ بیبژێرە بچۆتە شیعی ئینسانکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەموو جونگەیە لەم جونگانە خێرێکی لەسەر لە هەموو ڕۆژێکە وتیانی پێغەمبەری خوا پێمان ناکرێت چێ دەرەقەتی هەموو ڕۆژێ 360 خێریە فەرمی فەئین لەم تەقدر فەڕەکعەتا الضحى تجزئ عنك دوور کات نوێژی زوحای چێش هەنگاو هەموو ئەمان دەکۆڵەکاتەوە تا نوێژی زوحا بۆ دوو ڕەکاتە بەناچاری هەموو ئەو جونگانە ئەجوڵێنێ وە گریسێکە و لە حاڵەتی سەباتیان خاتە حاڵەتی جوڵەوە وە سەدەقە و چاکەی ئەو 360 جونگەیە ئەیە بۆی کە بەناچاری بچی سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی زوحا تەرک نەکەی بۆ ئەوەی کە هەل لە بەیانیانە ڕێازەیەکی دوو ڕکاتی و کردبێ 7 زائد 7 جوڵە کردبێتە 14 جوڵەی ڕێازی هەل لە بەیانەیەکی زووە کە دوای نوێژی بەیانی و دوای خۆر هەڵهاتنە خۆی گەورە سەرکەوتومان کە وامان لێ بکە جومگە و ماسوولکە و قوتەکانمان بۆ بێڵێتەوە لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وامان لێ بکە تەندروستیمان تەندروستی خۆشەویستانە بێ صلى الله عليه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته